بەرەو شاخی شنوێ و ملەی کانی گوێز دەچین. هەواڵیان پێداوین ئێسک و پرووسکی عسکەرێکی سوپای عێراق دۆزراوەتەوە. لەگەڵ شایەت حاڵەکە کە پیشەی ئاژەڵداریە لە ناوچەکە دەچینە سەر گۆڕی سەربازەکە و بەڕوونی ئێسک و پرووسکەکەی دەرکەوتووە. شایەت حاڵەکە دەڵێت ژمارەیەک منداڵ بە دوای شت گەڕاون و ئەو ئێسک و پرووسکانە کە هی عسکەرێکی سوپای عێراقە و لە سەردەمی شەڕی نێوان عێراق و ئێران کوژراوە دۆزراوەتەوە. باسەوە ئێمەش لە منتیقای سنوورەکە هی خۆمان بۆی تر گەڕاین بۆ شوانی و مەسەنێنان بۆ ئاژەڵداریمان کردو لە سنوورەکان ڕێمان کەوتووە لیان، بەڵام پێشتریش هەر بینیومان، بەڵام قسەمان نەکردو، بەڵام ئالەمەوەی تر هەنێ مناڵ پیان زانین لەبەرەوەی ئێسک و پرووسەکان مناڵ دەریخست حەزمان دەکرد بۆ شێوە بمێنێتەوە وەکو ئینسان دۆستێک حەزمان کرد ئاگاداری لایەنەکان بکەین و ئەم حکوومەت لەبەرەوەی بێ شتێ بکا بم جەنازانە و ئەم ئێسک و پرووسکانە شوێنەکە بشارێتەوە. ناوەڵا هەمان جوندین، هەمان جوندی عێراقین، چونکە ئێران کە ئەم منتیقەی ئەم سنوورەی گرت ئەگە هی خۆی کوژرا بێ بردوێتیوە گەڕاندوێتەوە پشتی جەبهەکان، بەڵام ئەمە هەمی جوندی عێراقی لەم ڕەبانەکە کوژراوە. وەک ئەرکێکی مرۆڤانە و یاسایی پەیوەندیم کرد بە پۆلیسی هەڵەبجەوە بۆ ئەوەی بێنە شوێنەکە و ڕفاتەکە هەڵبگرنەوە. لە پاش ماوەیەک پۆلیس گەشتە شوێنەکە و ڕفاتەکەیان هەڵگرتەوە. پاڵتۆ عسکەریەکەی و پۆستاڵەکانی و تەنیا فیشەکێک لەگەڵ ڕفاتەکەدا دۆزرایەوە. لە دوای گەڕانێکی زۆر هیچ پێناسێکی ڕفاتەکە بۆ ناسینەوەی عسکەر عێراقیەکان نەدۆزرایەوە و پۆلیس ئێسک و پرووسکەکەی گواستەوە بۆ پزیشکی دادی لە هەڵەبجە. بۆ هێڵکەوتەی ناوچەکە و هاوسنووری لەگەڵ ئێران شوێنەواری سەدان ڕەبایی سوپای عێراق دیارە کە ئەو کات لە کاتی شەڕی 8 ساڵی لەگەڵ ئێران دروستی کردبوو. لە دوای 33 ساڵ دانەدانا ڕفات و ئێسک و پرووسی عسکەری عێراقی دەدۆزرێتەوە کە بەشێکیان ناسنامە و مەدالیای ناسینەوەیان هەر لەگەڵ ئێسک و پرووسکەکەدا ماوەتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.